چۆن ئیبراهیم عليه السلام بتی کافر و مشریکەکان ئەشکێنێ و تا ئەو دقەیە کافر و مشریکان حەقیان نەبووە بەسەری کە بتەکانیشکان ئەنجا حەقیانەوە بەسەری بۆیە نوێژی خۆ بکە و حەقی کەسێ نەبێ ئەوە دینی ئەبوو جەهل ئەبوو لەهەب بۆ دینی قبوڵ بوو بە رەسوڵ الله فەرموو صلی الله عليه وسلم نوێژی خۆکە واقع نەبێ بەڵام لا تسب آلهتنا باسی خواکانمان بەخراب نەکەی نەڵێ ئەمانە بتن و سوودیان نییە و زەرەر پێ ناگەێن و زەرەر لێ دوور ناخەنەوە وازی لێ بێنەوەی پەرستن ئەویان بەگوێ نەزانی بۆ خواکانیان هەروکو چۆن ێسش کە بە خەڵکەڵەی کاکە ئەو بتانە مەپەرستەی تر سوورە زەردەشینە سەوزە مۆرە هەرچیەگەیە ئەو هارە بێ لێت و تا ئەوێ هەتا باسی خواکانیان نەگەی بڕۆ نوێژی خۆگەوەقی کەسێ دەبێت ئەم دینە ئەبوو لەهەب ئاوای بە رەسوڵ الله صلی الله عليه وسلم دێ کێشەم نییە لەگەڵ تا ئیبراهیم عليه السلام کێشیان نەبوو لەگەڵێ بگرێت لەبەرەوەی باوکی بتی دروستە کرد بۆیان باوکی ئیبراهیم کافر بوو ئاذەر بتی دروستە کرد پێ فرۆشتن و هەموو بتەکانی معبەد کە تێگەچوون و داخورانوانە ئەو بۆی تعمیرەکردنەوە خواکانی بۆ تعمیرەکردنەوە يعني تا ئەو دقە کە خەڵکی باوان کرد بۆ تەوحید زۆر لە مناڵیەوە دەستی پێ کرد الله جل جلاله فەرمی ولقد آتينا إبراهيم رشده من قبل وكنا به عالمين ڕشدی خۆی يعني هدایەت و پێغەمبەراتی زۆر گەنج بوو پێماندا علەما فەرمون لەم یەبلوغ پێش باڵغ بوون پێی درا وەلەو کاتەوە خەڵکی باوان کرد بۆ تەوحید بەڵام کەس حەقی نەبوو بەسەریەوە هەتا وەکو تەورەکەی کرد بەدەستیەوە بتیشکان جا بۆیە ئێستەش يعني بڕۆ تەماشا بکە لەناو هەرچی میلەتی کوفرە بژی هەقی چ نەبێ کە زەقی تۆی نییە بەڵام ئەوە دینداریە تۆ بە داوا بکەی ئەگەر ئەو منهەجە پێ حەقا بێ خەڵک بانکە ئەگەر خەڵکی خۆشە ببیێنیتە سەری بۆی بچێتە باشتر بەڵام کەواناکەی دیارە درۆکەی جا بۆیە کە سەیری بەرحەڵەی ژیانی ئیبراهیمەکەی عليه السلام کۆمەڵشتە بۆ دەرەکەوێت کە ئەمانە لەم ڕۆیا دووبارە بنەوە یانەوە بەردەم تۆ بێت چۆن تەعاملی لەگەڵاکەی دەرتەکەن لە وڵاتەکەت چێکی و دەریان کرد ئەدبەنە بەردەم گەورەترین طاغوت بۆ محکەمە چیڵێ يعني ئیبراهیم عليه السلام چێ بەردەم نەمرود بردیانە لێ محکەمەیان کرد نەمرود وتی پەروەردگاری تۆی کێ وتی پەروەردگاری منە و زاتەیە کە ئەمرێنێەوە ژیانێ جا طاغوتەکان بە درێژایی مێژوو بێعەقلیش بوون نەخوێنەوار نەشارەزا هەمەجی ئەحمەق هەر ئەمیان ئاوا بوون نەمرود هاو دوو سجنیەنە تێدووکیان حکمی ئەدامیان بەسەرا درراوە ئەمەیانە کوژمەوە یان ئازاد دەکەمەوە ئەو مرانەوە ئیشم ژیانەوە کە ئیبراهیم زانی ئەمە بێعەقڵە قسەی عەقڵی ناخوا لەگەڵی کوا ئیبراهیم مەبەستی ئەو ژیان و مردنەوەی فەرموو مناڵی لەسکی ژنێ دەربێن دەی مردووە لەو قەبرە زین و کەرەوە ناتوانێ وا بکات زانی ئەمە ئەو قسانە ناخوا لەگەڵی بەڵگەیەکی تری پێوت تی باش ئێسەوە خۆر هەڵهاتووە الله جل جلاله بردوێتی خۆراوە تۆ بێنەرەوە خۆرەڵات ئەمەیانی نەتوانی فبهت الذي كفر ئاتەکەوە فەرموو تا دەمکوت بوو بۆیە لێرە شتە فێرەوی عادەتەن لەسەر تەواغیتەکان ئیستیدلالەکەی بەچی بە ئایاتی ئەنفوس سەوچی پێشخست ئینسان مردن و ژیان ئەگەر بە ئایاتی ئەنفوس نەوگرت بە ئایاتی ئافاق بآيات آفاق وجل آياتك الله جل جلاله سنريهم آياتنا في الآفاق وفي أنفسهم حتى يتبين لهم أنه الحق وبوشيوته أتواني لقال كسك كبوشيوة طبيعتي نمرودي هي مناقشة بكيتو بتواني دم كتي كيت لم نوتواني بربو أبيتريان لو نوتواني بربو أبيتريان وإبراهيم عليه السلام ودم كتي كيت كي يجيبونا معه وتحرقوه وانصروا آلهتكم إن كنتم فاعلين كاك بيسو تيانو لنا يبرنو خوا كان تنصرخان خوا كان تانيش كانوا أم خواشي السكر دو دەی فەرموو بیسووتێن و یەکجار لە ناوی بەرن و خواکانی خۆتان سەر بخەن یعنی کە تەماشاکەی تاغوتەکان هەموو تەعەسوبێکیان بۆ خواکانیانە بۆ بتەکانیانە بەعکسی ئیماندارانەوە تەعەسوبیان بۆ الله جل جلاله و بۆ ئیماندارانە